یەکێکی تر تەماشا بکەین کە خوای پەروەردگار هەر لەو ئاەتەیە باسی شیردانەکە، شیری دایک. شیری دایک دوێنێ ئیشارەتم بە هەندێک لایەنی کرد کە چەند ئەهەمیەتی هەیە. ئەمڕۆ تۆزێک بە تەفسیلتر باسی ئەو شتاکەم. یەکەم تەرکیبی پێکهاتەی، بڵێن پێکهاتەی شیرەکە. وەختێک مناڵێکی کۆرپە مخەیەرە بین لە نێوانی ئەوەی دایکی شیری بداتێ یا شیری وشک کراو هەیە، نیدۆیە نەستەلێ هەرچی شتێکی تر هەیە ئەیدەینێ، فەرقەکەی چەند زۆرە. یەکەم ئیشارەتمان بەوەدا کە شیری دایک لە مەمکە وا ئینتاجە بێ ڕۆژ بە ڕۆژ مکەوەناتی لەگەڵ پێداویستی مناڵەکەدا زیاد دەکات. بۆ نمونە ڕۆژانی یەکەم پێویستی بە چەوری زۆر نییە، دوایی لە تەرکیبی لەشیا پێویستی بە چەوریە. بۆ نمونە ئەو شیرەی کە دایکەیدا بە مناڵ لە مدەی سەعات و نیوێکە مناڵەکە هەزمێکە و مەعیدەی پاکە بێت و کۆمەڵێک ترشەڵۆکی تر مەعیدەی ئەشواتەوە. بەڵام شیری مانگای کە ئەدەیتێ بە 3 سەعات هەزمێکە و دوای پێویستی بە ئەو ترشەڵۆکە دیسان ماندووتریە کاتەوە لەوە. ئەنجا ئەوە یەکێک لە تەرکیبەکانی ڕۆژ بە ڕۆژ ئەم مەمکی دایک ئەو شیرەی کە تایە دروستە بێت لەگەڵ تەرکیبی مناڵەکە، احتیاجی مناڵەکە عمری 2 مانگە شیرەکە جۆرەکە کە بوو بە 3 مانگ ئەوێ بە جۆرێکی تر وردە وردە لەگەڵ ئەوەیە زیاد دەکا. هەروەها خستی و ڕوونی شیرەکە، هەروەها هەزمکردنی چەند بە ئاسانتر هەزمە بێەوەی کە ئەڵم بە 3 سەعات و بۆن. هەروەها پاکژی، چونکە ئەو شیرە لە لەشی دایکەکە بە معقەمی دێتە دەرێ بەهۆی گۆی مەمکی دایکەکەەوە ئەمەژرێ مناڵەکە ئیتر معڕەزی ناکە، بڵێن معڕەز نابێ بۆ ئەوەی کە میکرۆبی بەرکەوێ شتی بەرکەوێ. بەڵام شیر کە شیرێک بۆیە گیرێتەوە شیرێکی دریە درێتێ حتمما کەس ناتوانێت تەکیدی ئەوە بکە کە شیرەکەی لە 100% معقەمە و هیچ میکرۆب و شتێکی تری بەرنەکەوتووە. دەرەجەی حرارەتی ئەو شیرە هی دایک دەرەجەیەکی حرارەتی دائیمیە، بەردەوامە، ثابتە. ئەوەش هەموو وەختێک لەوایە نابێ. بۆیە طبیە نەڵێن ضروریەتەوە کە شیرەگریتەوە بۆ مناڵەکەت دوای چەند قەترێ بی لە پشتی دەستی خۆت، چونکە پشتی دەستیش حساسە بۆ هەستکردن بە گەرمی و بە ساردی. بەڵام تۆ هەرچەند ئەو دایکە شیری بۆ بکە هەر ناگاتە ئەوەی هی طبیعیەکەی خۆی کە لەگەڵ ئەو حرارەتە لەگەڵ تەرکیبی مناڵەکەشە دیسان بەو شێوەیە گونجاوە. چونکە تۆ جاری وە هەیە ئاوکە زۆر گەرمە یا کەم گەرمە دەرەجاتێکی جیاوازی هەیە طبیعی، دیسان ئەوە تەئسیراتێکی تری سلبی لەسەری دروستەکە. هەروەها شیردانی دایک هیچ تەکلفەیەکی اقتصادی تیانێ. دایکەکە نانی خواردووە و بەشێکی بۆ بە شیر بۆ ئەو مناڵە و هەموو وەختێکیش پێویستی بەوە نابێ بڕوا شیری وشک بکڕێ. هەروەها لە ناو شیری دایکە کۆمەڵێک مزادات هەیە کە یارمەتیدەری ئەو مناڵە ئەبێ بۆ هەرچی میکرۆبێک کە لە ناوێ ناو سکی هەبێ لە ڕیخۆڵەکانی هەبێت تعقیمیکە. یەکێک لەوانە پێوترێن هەندێک جەرثومای پێیان وترێ فلۆرا لە ناو مەعیدەی مناڵەکەیە، طبعا ئەمە ئیجابیە. ئەو فلۆرای ڤیتامینەکان سریعترە مژێ کە ئەوش دیسان ئەلەو شیری دایکەیە تەشجیعتر یەکاتەوە لەسەرەوە. هەروەها شیری غەیری دایک زۆرتر ئیسهال بە مناڵەکە دروستەکە، یان عیب نەبێ پیساییەکی ڕەشی پێ دروستەکە، یان ئیفرازاتێکی سەریعترەکە، یان بە غەیرە متەوازنێکە. بەڵام ئەوەی دایک حتا یارمەتی دەریشێ بێت لەوەشە کە لەشی کەمتر ئەسووتێتەوە پێی، ئەگزیمای کەمتر بۆ دروستەکە، یان شتی ترکەوە لە مناڵەکە ڕووەدا. دیسان ئەو کەسانەی کە بە شیری وشک مناڵەکە پەروەردەکەن زۆرتر تووشی ئیلتیهاباتە بن، هیسیەکانیان مناڵەکان طبعا تووشی ئیلتیهابی سینەیە بێ یا هی گەرویە بێ هی شوێنێکی تر. بەڵام ئەوە لە هیدایکان نییە. دیسان لە جۆری شیردانەکەیە دایک مناڵەکەی بە باوەشەوە گرتووە لەگەڵ سۆز و عەتفی خۆیان و گۆی مەمکی خستۆتە دەمی، ڕاکشانێکی طبیعیە و ئەیجوڵێنێ و بەرزێکاتەوە سەری و لەگەڵ مەمکە تەوازونێکی پێ دروستەکە. بەڵام کە شیری قوتوویە دەینێ، مەمەیەکی دەینێ، ڕامان کێشاوە لەسەر پشت و شیرەکەی دەینێ، زەختێ دروستەکە لەسەر جۆچکەی ناوەڕاستی، وردە وردە ئیلتیهابات لە جۆچکەیە دروستەکە زیاتر. لەگەڵەوە ئەوەی کە دایکەکە ئەیداتێ ئەو نەخۆشیێشی دیسان لێ بە دوورە. بۆیە نیسبەتی ئەوانەی ئەو مناڵانەی کە ئەمرن کە بە شیری قوتوو
گۆش کراون پەروەردە کراون نیسبەتی مردن لەناو ئەوانە زۆرترە لەوانەی کە شیری دایکی خۆیان خواردووە. دیسان ئەم شیردانە چەند منفعەتی هەیە بۆ دایکەکە. یەکەم سەیری ئەو عیلاقە مهمە، وەختێک کە مناڵی بۆ ژنەکە ڕەحمی کشاوە پێویستی بەو یەکهێنانە و کرشبوونە و تەقەڵوساتی ماسوولکەکانی هەیە هیناوە و ڕیشاڵەکانی ناو ڕەحمی لەگەڵ ئەم شیردانەدا جۆرێک لە تەوافق هەیە، ئینسیجام هەیە، سازاندنێک هەیە لەگەڵ شیردان و کرشبوونەوەی ئەو ماسوولکانە لە خوارەوە. ئەنجا وەختێک کە ئەم ژنە شیرەدا بە مناڵەکەی کەمتر معڕەزە بۆ سەرەتانی مەمک. ئێستا بە پێی قیاسات و تەقاریر ئومەمی متحیدە زۆرترین نیسبەتی سەرەتانی مەمک لە کچانایە کە شویان نەکردووە. دوای ئەو نیسبەتەکە لەو ژنانەدایە کە مناڵیان نەبووە یا شیر ناتن طبعا. دوای ئەو نیسبەتەکە لەوانەیەدایە کە یەک مناڵیان بووە یا دوو، بەڵام ئەو ژنەی دە مناڵی بووە تووشی ئەو سەرەتانی مەمکی نابێ، چونکە هەموو ئیفرازاتێک لەگەڵ یەکترە هیچ شتێکی تیان نەماوەتەوە، لەگەڵ شتێکی طبیعی شیردانی مناڵەکەش دیسان بەو شێوەیە هەمووی ڕۆیشتووە. ئەنجا ئەو شیردانش چه حاڵەتێکی ڕۆحی دروست دەکات طبعا لەگەڵ دایکەکەیە کە هەموو جارە بە باوەشێوە ئەگرێ و بەوشێ بۆیە زیاتر تەئکید کراوەتە سەرەوە. بەهەرحاڵ زیاتر تەئکید کراوەتە سەر ئەوەی کە يعني هم شرعا وهم طبيا كهيج شتێک وەکو شیری دایک نییە بۆ مناڵ. ئەوەش طبعا الحمد لله بەعام ئافرەتانی وڵاتانی ئیسلام فەرقێکی زۆریان هەیە لەگەڵ هی ئەوروپی. ئافرەتی ئەوروپی ئامادە نییە حتا بۆ مناڵەکەی خۆی لە شولاری تێکچێت، ئامادە نییە بەو شێوە ئەوەندە مراعاتی ئەو مناڵە بکە و خۆی پەروەردەیکە و خۆی شیری بداتێ و خۆی لە باوەشی بگرێ و پەروەردەیکە و گۆشی کە و بەڵکو ئەکسەرەن یان لەبەر خاتری زۆر جار لەبەر خاتری ئەو مەساڵحی پارەیەکەوە فعلا بە هەموو مناڵێکەوە هەیە تا تەمەنیە بە 17 ساڵ هەموو کەسە ڕاتوی مناڵەکە وەرەگرێ، یان ئەو سۆز و بەزەیەی نییە بەرامبەر یان نایە بە هیچ شێوە لەشی خۆی تێکچێ بە سەبەبی شیردان یا بە سەبەبی حەمل یا بە سەبەبی هەر سەبەبێکی ترکە هەیە. ئەوەش الحەمدولله لە ئافرەتی موسڵمانە ڕێک و پێکترە و مەوزونترە و خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکە.